کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر خزمەتگوزاریەکان کە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان پێشکەش بە نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت. ئێمە هاتوینەتە نەخۆشخانەی ڕزگاری کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بوو بە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیاکان قسە لەسەر ئەوە دەکرا کە کەمتەرخەمی هەبووە، ئۆکسجین نەبووە و بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵکێک ببێتە قوربانی. ئێمە هاتوین ڕاستی ئەو بابەتە بخەینە ڕوو. هەرێ بەڕاست کە ماوەیەکی زۆرە کۆرۆنا لە کوردستان بڵاو بۆتەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکەی زیاتر دەبێت. کارمەندانی تەندروستی دکتۆرەکان بە چ شێوەیە خزمەت پێشکەش بە هاوڵاتیان دەکەن لە ڕووی لۆجستی و پێداویستیەکانەوە. ئەم نەخۆشخانەیەکە زۆرترین نەخۆشی مەترسیداری تێدا خوێندراوە، بە چ شێوەیەک خزمەتگوزاریەکانیان پێشکەش دەکرێت. تۆ کە سوکار تووشی کۆرۆنا بووە؟ بەری خارم خارتە تەمەنی چەندە خار؟ 42 ساڵە. 42 ساڵە؟ بەری. چەند دەبی توش بووە؟ هەفتەکەش ڕۆژە. وەزعی چۆنە؟ وەڵا خراپە، باش نییە. خراپە؟ بەری. قسە لەگەڵ کردووە؟ تازە لە ژێری بوو. چی دەگوت؟ باش و عیبی نەبوو. دەڵێ خراپە و دوای دەڵێ باش و عیبی نەبوو. چۆنەمەوە؟ ئۆکسجین شتمانە سەری کەوای خزمەت کراوە؟ ئۆکسجینی بۆ دانرا؟ باش دکتۆرەکان لەوێ هەموو سەردانی دەکەن. دکتۆرەکان لەوێنە؟ بەری. هەموو چاودێری دەکەن؟ هەموو باشە. یانی خزمەتگوزاری باشە؟ ئێستا باش. تۆ دەڵێ چی وەکو هاوڵاتیە؟ خزمەتگوزارێکە هیچ عیبی نییە، هیچ بەس بە نسبەت خینی بڕگەوەینە. خینەکە بە خینەکە بەدەست ناکەوێتەمە. خینی پلازمای پلازمای بەدەست ناکەوێت. بیناقسۆزای دەگەنەوەڵە لێرە هیچ تەخسیرێکیان نەکردیا. چابوویتەوە؟ چابوویتەوە ئێستا نایە پلازما بدە؟ ئێستا کە پلازمای ئێستاوە شەوە بەس پلازمایەکەبی مشکلیان نابی. بەس بە نسبەت خینەکە لۆ پێداویست و لۆ هیچی هیچ تەخسیریان نەکردیا. چی تو لەوەیە؟ وەڵا خێزانم لێیە. خێزانم لێیە. باشە چ دەڵێ لەبارەی خزمەتگوزاری؟ ئێستا ئەمە بوتە مەسەلەکەی نەخۆشخانەی ڕزگاری بۆتە ئەوە، ینی بۆیتە بابەتێکی تۆڕی کۆمەڵاتی دەمەوێت بە ئەمانەتەوە بڵێ خزمەتگوزاریەکان لەم نەخۆشخانەیە چیە؟ ئەوەندە دیتیتم بە چاوی خۆم عیبی نەبووە. عیبی نەبووە. خێزانیشت ڕازێ لەوێ؟ خێزانیشم ڕازی عیبی نییە. ئۆکسیجین و شتەیە؟ ئەوە ڕۆژە بڕێک ئۆکسیجن کەمی کردێژ دەخوای بە زیاد بی هەیە بۆ عیبی. ماندوو نەبن؟ سەلامەت باشی برام سپاس. ئەوە نەخۆش و لەگەڵ یا خۆت نەخۆش؟ ناوەڵا هەر ئەو نەخۆشە. باوکتە چ؟ بەڵێ بابمە. چا بووەوە؟ ئەرێ وەڵا باشتر بووە ئەلحەمدولیلا پلازمای وەرگرتێ؟ چاکتر بووە ئەلحەمدولیلا. باشە حاجی گیان تۆی قسە بکەی؟ ناتوانێت. ناوەڵا. بەڵام ئێستا دەچێتەوە. ئەرێ وەڵا. خزمەتگوزاریەکان چۆن و بەس ئەگەر بەسەر وڵاممان بدەن؟ خزمەتگوزاریەکان چۆن بوون دەرێن؟ باش بوو؟ زۆر چاک بوون دەرێ زۆر باش بوو ئەلحەمدولیلا. تۆ کە سوکارت؟ بەرێ برام لێرەیە. برام لێ تەمەنی چەندە؟ لە دەوری چ ساریە؟ 40 ساڵ. کەی تووشی کۆرۆنا؟ تقریباً 10 ڕۆژ دەبی. 10 ڕۆژ. 10 ڕۆژ دەبی. دۆخی چۆنە؟ والله خراپە زۆر خراپە دۆخی. تەمەنی 40 ساڵە و دۆخی؟ ئەرێ وڵا خراپە عیلاج نییە. عیلاجی ڕێزم لە هەندێک دکتۆری هەندەشان زۆر ڕێک پێکردن بەس هەندەشان کە دێن لە دوای لەو دەرۆزەی دێن لێوا لەو هاتینە ئەوەی ناتانی هاوکارێکی بە قوت بکاتن هەر پێم دەرە بڕە لە دەر عیلاج خۆت بکە. چۆن یانی؟ ڕۆژ پێوەیت بڕۆ لە دەر عیلاج خۆت بکە ڕێزم لە هەندەشان زۆر ڕێک پێکردن یعنی بەم خۆت خوان عەو دەدەن نەخۆش ڕزگارکە. کەوای دکتۆری باشمانەیە و خراپیشمانە. دەهەیە بە وجدانەوە باز بە ویزانەوەی شخۆی دەکەم یعنی بەس ئەو شتەی کە تۆ دەدویست یەک دقیقە ئەو شتێک کە تۆ دەدویست لە دکتۆرەکە بیکات چی بوونەی دەکرد؟ ئێستا ئەمە دەمێ فاسخینم لۆ بکات پلازمایەکە بزانم چ فاسخینی دێ بەسوودی کات وەگرە لۆم بیدەم عیلاجی بکەم. هادەری ئێستانە ئێستا وەریش تاخیری دەکەن. تاخیر دەکەن ئێستا پلازمایەکە فاسەکە بچیان بەدە دەقەی پێ دەکەم دەین. ئێستا تو هاتووی کەسێک بدۆزیەوە پلازمای لێ. پلازما ئازرە بەس فاسەکەم لێرە وەلو ناکەم. بەس برم بڕاو پلازمای بینە ئەو خینەی بینە ئەمن چەند دەبی وەستاوی؟ لە دونیەوە. لە دونیەوە چاوە لە دونیەوە ئێستا هەستا. باشە ئەمە بە دووادا چوون بۆ کەیسەکەت دەکەم زان کێشەکەی چی دەبێت تۆ لێ چۆنە لێرکوانەی سەبارەت بە خزمەتکردنی نەخۆش ئەمە نەخۆشم لێرە هەبوو دەرچووە ینی پێشتر تووشی کۆرۆنا بوو نەخۆشی بوو دەرچووە واقعاک لێرە هەیە تەمەنی چەند بوو؟ تەمەنی تقریبا 7 ساڵە بوو. 7 ساڵ بوو الحەمدولیلا. کەوایەوە چەند ساڵە
دۆخی وەکو خۆی دەڵێ باش نی ئێوە هەفتا ساڵ و تووشی و چابوو ئەوان هەموو دەگەڕێتەوە سەر ئەو نەخۆشیی کە دەگری جا نەکەم کاکە مکاسان وەکوانێگرێ یەک بەڵێ مرافقم لەگەر نەخۆشی دەڕۆژ لێرە و کارە دەبە کە نەخۆشەکە دەرچوو هیچ بەعسێک لە بۆ ئەوانە ناکرێ ئەوانەی کە لەگەر نەخۆشی لێرە داخل دەکرێت دەرم بڕۆ بە خێرچی ئەمەش دەڕۆژە بازدە ڕۆژە مڕافقم ئەلێرەکە ئیزنی درام دەچمە ناو خەرچی دەچمە بازاری لۆ فەعسا دەچی باشە تو یەک دقە ئێستا تۆ لەگەر نەخۆشی لەگەر نەخۆشی من لێرە باشە تۆ کە ئێستا لەگەڵ نەخۆشی لەگەر نەخۆشم لێرە پارۆشی کڕۆنی هەیە لێرە باشە بەس پێم بڵێ بە ئەمانەتەوە خزمەت گوزاریەکان چۆنە وەڵایی تەقسیریان نییە تەقسیریان نییە لە عیلاج لە دەرمان لە عیلاج و لە دەرمان و لە خزمەت گوزاری تەقسیریان نییە یعنی لە عیلاج لە دەرمان یەک دقە لە عیلاج لە دەرمان لە نەخۆشخانەی ڕزگاری لە هەولێر تەقسیریان نییە وەڵایی هیچ تەقسیری نییە شەو ڕۆژ دکتۆرەکان سێ سەعات جارێک دێن سەرمان لێدە لێرە لە عیلاج لە ئۆکسجین لە بتڵ لە خزمەت گوزاری ئەوەی دەیبینن ئەمە نەخۆشێکی تازەی کۆرۆنایە لە نەخۆشخانەیەکی تایبەت هاتوۆتە نەخۆشخانەی ڕزگاری ئێستا گواستیانەوە بۆ تابقێکی دیکە کاکی برەماندوو نەبی تۆ لەگەڵ کەسکارەکەتی ئەوە لە کام نەخۆشخانە بوو جمهوری بوو لە جمهوری بوو ڕۆژی چۆنە باشە الحەمد باشە ئێستا تۆ بۆ خۆت بۆ خۆم لە خۆم نەخۆش تۆ نەخۆشی من نەخۆش کۆرۆنەت گرتووە وەڵا فاستەکەم ئەوڕۆ دێتە ئینشاڵڵا ئەوڕۆ دێتەوە باشە تۆ هاتووی بۆ ئێرکوانە نەقلی لێرە بووینە ئینشاڵڵا هەناسە و شتت چۆنە باشە تۆ شۆفێری ئەم ئۆتۆمبیلی سافەی بەرێ نەخۆشتینە بەرێ وڵە بەردەوام لەگە ئەو نەخۆشانە دێ و دەچێت ئەرێ وڵە لە خزمەتیان داینە بە جوانی خزمەتیان دەکەین بە تەمای خۆی ئەی لە خۆت ناتەسێت ئینشاءڵڵا خۆم لاش لە پارێزی باشە لە برادەرەکانی خۆت توش بووینە کۆرۆنە کەس ئاهەیە توش بەرێ وڵە لەگەڵت کاری کردووە توش بووە بەرێ ئەرێ وڵە جانەکە ماندوو نەبی نەخۆشی جێت گران بووە ئەدی هەناسەت چۆنە لە نەخۆشخانەی چەندەرێ بووی لە کام نەخۆشخانە بووی تەواو ئەمە یەکێک لەو نەخۆشانەیە کە دیارە ئۆکسجینی لەسەر ئێستا دەڵێ جێم گران بووە هەناسەم باش نییە لە نەخۆشخانەیە گوازراوەتەوە بۆ نەخۆشخانەیەکی دیکە ئێستا ئەوە تیمەکانی تەندروستی هەر هەمویان سەرقاڵی کارن لێرە شوێنێک ئامادە کراوە کەسێک کە بستە تابقی سەرەوە دەبێت پشکنینی بۆ بکرێ کاک جەبەر ئەم نەخۆشە چۆنە لێرکوانەیە ئێرە بێگومان ئامادە کرەوە بۆ پێشوازی بەشی پێشوازی بەشی پێشوازیێرە بڵێ تەنها نەخۆشکە چەند کاتێک کەم لێرە دەمێنێ شتە سەرەتایەکانی بۆ دەکرێەوە ئۆکسجینەوەوانە و دواتر دەگوازرێتەوە بۆ شوێنی خۆی بۆ نەهۆمەکە باش ئێستا ڕۆژانە چەند نەخۆشمان بۆ دێ بەخوای لە دوێنێەوە نەخۆشانە فریاکوتنی ڕۆژاوە کراوەتەوە هەندێک جیاوازێک بووە ینی کەم بوویتەوە باسی بێنیم بۆ مەکە پێشتر چەنددادا و زەختی لەسەردام بوو پێشتر بە بەردەوامی چەند نەخۆش ڕەنگە دە نەخۆش دەرچوە 20 نەخۆشی ترمان بۆ داهات واتە هیچ کاتێک لە 200 کەمتر نەبوو 200 بەسەرەوە ینی پێرە 235 نەخۆش بوو ئەو کاتیکە هەرایەکە دروست باڵێن ئێستا 216 نەخۆشمانەیە باشە 216 بینیم دوو کەسیش تازە هاتە ژوورەوە باشە پێم بڵێ تۆ ئەو کاتی کارمەندێکی تەندروستی تیمێکی تەندروستی کارمەندەکان یان دکتۆرەکان دەستە سەرەوە مەسلەی ئامادەکاری لۆجستی چەندی پێویستە کاتەکان بێگومان زۆر جاری ئەو گلەیە دەکرێت نەخۆشەکان ئەوە گلیان هەیە کە دەڵێن کارمەندەکان یان دکتۆرەکان درەنگ دەگەنە لای نەخۆش ئێرە با بڵێن نهۆمە بەڕاستی وەکو نەخۆشخانەکانی تر نییە
خۆگۆڕینەکە ئەوەندە کاتێکی کەمی بی و یەکسەر بتوانانی بگاتە لای نەخۆش تەنها خۆگۆڕین و خۆ ئامادەکردن بۆ لای نەخۆش ڕەنگە 20 دقه هەتا نیو سعاتی دەوێت کارماندی دکتۆرەکان کە دەستە سەرەوە 20 دقه تا نیو سعاتی دەوێت تاخوان حاضر هەموو کۆرۆنن ئەوانەی دێنێرە هەموو کۆرۆنان هەمووی کۆرۆن بەڵێ هەر ئێستاەوەی کە دەبین ئەم بەڕێزە وا خزمەت دەکرێت مە تووشی کۆرۆنە بێگومان بڵێ بێگومانە سە بێگومانە لە نەخۆشخانەکانی نەخۆشخانەی فریاکردنی چەند کارمەندتان تووشی کۆرۆنە بۆ لە ڕێگەیەوە ئێمە ئێستا نازم بەڕاستی ڕێژەکەوەندە زۆرە ڕۆژانە دەبیستین فلان کارستافەکە دەرەقەتی ئەو هەموو نەخۆشە دێ دەرەقەت نایە بەڕاستی زۆر جار کێشەی ئۆکسجین کە دەڵێن دروست دەبی لە نەخۆشخانە ڕزگاری من ماوەشی زۆرە لێرەم یان تا ئێستا نەبووە 250 نەخۆش بەزارێک ئۆکسجین وەربگرێ لێ ڕێ ینی زەختێکی زۆر لەسەر معمەلەکەی لەسەر بڵتڵەکانە لەسەر کارمەندەکان بێگومان ینی بەس جەنابەت دەتوانانی ئێستا سەردانیشی نەخۆشکام بکەی دەدەق ئەو جلکت لەبەربی کە کارمەندەکان لە بەریانە بەڕاستی تەحمل ناکەی ئەوەندە گەرمە ئەوەندە ناخۆشە جاو کارمەندەی 3 ساعت 4 ساعت لە لای نەخۆش دەمێنێتەوە ینی بەڕاستی تەحمل ناکرێت. لە تەواوی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە نەخۆشخانەی ڕزگاری مەسەلەی باشە و خراپە ڕێژەیە بەشێک لە دکتۆرەکان خۆبەخشانە هاتوون حەزیان کردووە ینی خزمەتی نەخۆش بکەن خزمەتی خاک بکەن نیشتیمان بکەن ئەمە یەک لە دوو سۆزەکانە بۆیە من دەمەوێت قسەی لەگەڵ کە ماندوو نەبی دەست خۆش چۆن تەعامل لەگەڵ نەخۆشەکان دەکەیت ترست نییە تۆ لەگەڵ ئەو نەخۆشانە کۆرۆنە تووشت بی لەبەرچی بەو شێوەیە ئیش دەکەیت بە خودای پێشەش بەخێربێن خی گەوری هێزش پێبەخشیوین ئەو نەخۆشانەکە لێرەنا هەموو وەکو کەسکاری خۆمان سەریان دەکەین یعنی کێستا ئەمە لێرن ئەوان کەسکارە لە ماڵەوەی ئەوان لێرن کەواتە ئێستامە حالیان لە لای وان کە وەکو کەسکاری خۆمان مامەڵەیان لەگەر دەکەین و بەبێ جیاوازی و بەبێ گوێدانە هیچ یعنی ترسێک باشە چیت بینیوە تۆ چیت بینیوە لەگەڵ ئەو نەخۆشانە کە سەرنجی ڕاکێشانی کە گرینگە ئێستا تۆ بە هاوڵاتیان بڵێ کاکە ئاگاداری خۆتان بن یان حاڵەتەکە بەم شێوەیە یان دەتەوێت پەیامەکە بدەین من پەیامەکەم بۆ خەڵکەوە کەتکە نەترسێن لەو نەخۆشیە تەنها وریان بەرز بێ و مەناعیان بەرز بێ مەناعیان بەرز نەخێر نەترسێن لەبەرەوەی کە من ناترسێم کەمادا نەخەر کە خزمەتیوانە دەکەم من ناترسم تۆ نەزانم خی گەورە پشت و پەنامەکە لە خزمەتەکەی خۆم بەردەوام دەبم لەبەرەوەی کە خزمەتی نەخۆش دەکەم زۆر پێ مرتاحم و زەمیر مرتاحا زۆر بە دڵخۆشی و خزمەتیانە بەشێک لەو کارمەندانەی کاوانە هاوکاری خۆیان بوونە لەگەڵ یان کاریان کردووە هەندێکیان جانی لەدەستاوە هەندێکیشیان ئێستاوا لە نێو نەخۆشخانەی ڕزگاری چارەسەر وەردەگرن ئەم بەڕێزە یەکێک لە کارمەندەکان بۆ خۆی ینی هاوڵی بووە لەگەڵ یەتی چارەسەری دەکات ئەوە برادری خۆتەوە ئەو وەزعکەیە دەستخۆشی لە کەناڵەکەشتان دەکەم ئەو برادری خۆتەوە ئەو برادری خۆمە کە ڤیدیۆش ببینن ئەوەی ئێستا تۆ بەخۆم تاوان ئارێوەڵا خزمەتی دەکەین چکە لە بۆی بەعزە کەسەکەیە خەرک لە دەرێ کە کارمەند و دکتۆر دوێنێ لە خۆ چووە بەخۆم قیتم کردەوە ئاوم دایتێ دکتۆر لە خۆ لە خۆ چوو بوو ئەلێ لە پێش مەسادان بەخۆمان خزمەتمان کردیە هەتا بەخۆمان هینایتەوە زۆر باشە جێ پەنجەتان دیارە پێم وایە ئێوە تۆ گلەی دەوە دەکرد کە ئێمە گرێبەستین چەند مانگێکە موچەمان وەرنەگرتەوە کەچی خەڵکیش لە تەلەڤیزۆر شان و باڵی هەڵدەدا دەڵێ من ئۆکسزین دابین دەکەم پێشەشی بە خێرتنی کەناڵەکەتان دەکەم کاکامەران ئەمە وەکو ئەندێک حەقی گرێبەستی دایرە سەحی لێرە دەوام دەکەین گرێبەستن کە گرێبەستی لە 2019ەوە 2019 مانجی 12 مانگا بەخۆم و بەخێزانم بەخۆم و بەخێزانم عەقدم ڕاتمان وەرنەگرتیا 34 عەقدین لێرە دەوام دەکەین 35 کەس بە گرێبەست دەوام دەکەین ڕاتبووم 175,000
ئێستا کرایتە 270 تۆ لە سەردەمی کۆرۆنەوە لێرە دەست بەکار من لە 2011 لێرە عقدم بێمزایەتە خزمەتی نەخۆشی دەکەین کەسیان دە نەفەرژەیە دێنە دەرێ کابرااتێ بتی ئۆکسسیجینی نازارێ لە ناو پشتۆی سیارە ڕسمی دەگریلۆک کەناڵ و شتی ڕەوان دەکاتن با بێنە ناو خەسخانێ بزانە کارمەندی تەندروستی و عملی تەنزیفاتی لاتێ لە خەسخانەکە ڕۆژانە کارمەندجیان نەدەسەدا. لەو نەخۆشخانەیە هەموو ئەوانەی کە تووشی کۆرۆنا دەبن و ڕێژەی توشببوونیان زۆرە و ڕەوشی تەندروستیان خراپە بێنە ئەم نەخۆشخانەیە پێرێ ینی لە کاتی ئێستا من کە قسەی دەکەم پێرێ حەفت کەس گیانی لەدەستداوە ئۆکسسیجینی شە بووە هیچ کێشە لە ئۆکسسیجین نەبووە کێشەکە لە زێدەبوونیتی ئێستا ئەم نەخۆشخانەیە پێشتر تەنکێکە بوو دەتەن سایلی ئۆکسسیجینی تێدا بوو بەڵام دوای ئەوەی کە ڕێژەی نەخۆشەکان زیاتر بوو پەنا بردرا بەر ئەو بتڵانەی کە بەدەست بێ ئۆکسسیجینی مرکزی کەم بوو لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی تەنچێک دانراوە کە ڕێژەکەی سێقات ڕێژەی ئەو تەنکەیە کە لە پێشوودا بەکارهێنراوە لە نێو نەخۆشخانەیە کاک سۆرە سلااوت دێبێت پێم بڵێ ئێستا ئۆکسسیجین ئەو هەموو قسەی لەسەر کرا بەڕاستی هۆکاری مردنی ئەو کەسانەی کە باز دەکرا ئۆکسسیجین بوو یان هۆکاری دکە بوو نەخێر ڕۆژانە لەو نەخۆشخانەیە ینی خەڵک دەمری ئەوەکەش زیاتر دەگەڕێتەوە سەرەوەی کە ڕۆژانە نەخۆش زیاد دەبی پێشتر ئەوەندە نەخۆشەمان نەبوو ئەمە بدایەت نەخۆشە چکەمان نەبوو بەرە نزیکەی دەگاتە 200 نەخۆش ئێستا لەو خەستەخانەی بەردەوام دێ و خوێندراون بڵێ کێشەکە بەڕاستی هیچ پەیوەندێکی بە ئۆکسسیجینەوە نییە نەخێر ئەو کاتیش کە بڵێن ئەو کاتیش کە ئۆکسسیجینە حالەتەکی ئەوە بوو تاخیبنەکی کەم بوتڵ هەبووە بوتڵ لە هەموو تاقەکان هەبووە بە بوتڵ براتە نەخۆش کەچی پێشتریش ئەو ڕۆژی بڵێن 4 کەس پێشتر ڕێژەی زیاتر بوو هەبوو ڕۆژە بوو 7 کەس دەمرد ڕۆژە بوو 6 کەس دەمرد ڕۆژ کەس دەبوو 8 ئەو ڕۆژ 4 کەس ئەو ڕۆژی 4 کەس مرد باشە 4 کەس گیانی لەدەستدا من جێبیست بوومە ینی مەوزوعەکە گەورە کراوە بەڕاستی گەورە کراوە یاخود ینی کێشەکە ئۆکسسیجین بوو دەڵێن هەندێک خەڵک لە هاوڵانی نەخۆش چەند بوتڵێکیان بۆ خۆیان بردووە وەڵی برا من دەزانین چۆن سەوری دەکەم خەڵک چۆن کەرنتین کە کاتی بڵێن سوپەرمارکێتەکان ئەشیا لێ ناوی نەدەما هەتا ئاوی مقەتەر نەدەما لێرانەش نەفسی شت ڕوویدا کاتی کە شتێک دەبێتن نەخۆشخانەیەرە خەڵک زیاتر هاندەدا بوتڵی باتە سەرێ کە ئەو کێشەیان دیت بوتڵ دەبرێت سەرێ خەڵکە تەنگاو بوو کە تەنگاو بوو بەڕاستی هەتا چەند ئافرەت لەوێن دەرەکەم ئەوەی نەبوو بوتڵیان لێ ڕاتشا بوو بردبیان لە کۆنتترۆل دەرچوو بوو خەڵکەکە زیاتر خەڵکەکانی بڵێن هاوڵی نەخۆشەکانەوەیان کرد باش ئەوە تێگەیشتین ئەمە لەسەر ئەوەی سەرۆکی حکوومەت هێرمی بە بڕیاری سەرۆکی حکوومەت ئەم بتڵە دروست کراوە ئەم بتڵە چارەسەری ئۆکسسیجین دەکە بە خودای طبیعی احتیمالی هەیە ئەگەر نەخۆش زیادبی هێشتاش پێویستمان پێ هەبێت چکەمە بڵێن ئێستا کارگەشتی تریشمانەیە ئەویش پاش دوای جەژن ئەویش دەکەوتە کار یعنی احتیمالە دەبێتە سێ ئەوە بڵێن ئێستا کاتی خۆی کە ئەوەت پێ ئەوە 10 تەنی دەگری پێشتر ئێستا 30 تەنی دەگری ئێستا 40 تەنمان هەیە ئۆکسسیجین 40 تەنمان ئێستا حالی هێشتا بەش نەکە حالەتی ئێستاش بوتڵی هەر بەکاردێنین هەشتاش بەکار بوتڵیش بەکاردێنین بڵێ ڕێژەکە زیاد و کاکە خەڵکەکە دەبی پابندبی بەڕاستی خەڵکەکە دەبی پابندی ئەو ڕێنمانەی تەندروستی بی خەڵکە تا ئێستاش هەیە باوەڕ بەو نەخۆشی هەر ناکە دکتۆرمان هەیە کە پێشتر لە شەڕی داعش بەشدار بووە هەماهەنگ بووە ژیانی خۆی خستۆتە مەترسیەوە ئێستاش بە هەمان شێوە لە نەخۆشخانەی ڕزگاری وەکو دکتۆرێکی خۆبەخش وەکو دکتۆرێکە وەکو زانیاری مۆرگتۆ 3000 تووشی کۆرۆنا بووە بەڵام هەر بەردەوامە لە سەرکارەکەی دکتۆر ئیمار یەکێکە لە دکتۆرە ناودارەکان کە لێرە سەرپەرشتی نەخۆشی کۆرۆنا دەکا ئەوانەی لێرە هەڵگەری ئەو ڤایرۆسن دکتۆر زۆر سپاس ینی من بەڕاستی جێبستیەوە بم کە تۆ دوسۆزانە کار دەکەی و دەشزانم خەڵکێک هەیە
ڕای کردو لەم مەسئولیەتە لە ماڵەوە دانیشتووە دەڵێ من ئامادەنیم ئەو کارە بکەم لە پێناو بڕەم و چەیەک پێم بڵێ تۆ بۆچی بەم شێوەیە کار دەکەی ینی مەسەلەکەت چییە هەر پیشەیە یاخود هۆکاری تر هەیە هۆکارەکەی زانچێ بەخۆی پیشەی پزیشکی پیشەی ئینسانیە ئێمە هەمومان لێرەنا لە بۆ خزمەتکردنی خەڵک دکتۆر بەخۆی دەبی خۆی داناتن بە خزمەتکاری خەڵک باش هەموو دکتۆرێک ئامادەیە و کارە بکە ئەم پێ دەڵێم 95% دکتۆر ئامادە نەبیکەن لە سەدا 95 ئامادە نەبیکەن ئێستا دکتۆرمانەیە بە مقیم و بە مقیم مەقدەم و بە ئەخسایی هەموو لە ناو خستخانەنە ڕۆژانە هەموو ڕۆژی بەیانیان حەزەکەن وەرنەی لە ساعت 8 ببینێت هەمووی حازرە کارمەندیش بەڵام نزبەی 5%مانەیە خۆیان دەدەستێت یعنی دکتۆر هەندێکیش حەقی خۆیانە مەسەلەن سە دەبینی کاکفەتاحمانە بۆ ڕەحمەتی لێرە کارمەند بوو لە سەیدەلیە لەگەڵ گروپی خۆی ئیشی دەکرد تووشی کۆرۆنە بوو ئەمری خوای کرد کاک سعدیمانەیە لێرە بوو سەرۆکی پەرستاران بوو فەقیرە ئەوش حالەتی ناجەگیرە ئێستا خەڵکێک جاری وا ڕەخنەتان لێ دەگرێت چیان پێ دەڵێ ئێوە ماندوون و ڕوبەڕووی ڕخ ئێمە زۆر ماندینە نەک بەس ماندینە یعنی من دوێنێ بەس باسی دوێنێ دەکەم لە سعات 9 بەیانی تەلەفۆنم لە بۆ هاتیە حتا سعات 12 شەو بەبێ ڕاوەستان 1 دقیقە هەموو ئیشە و خەڵکەمان بەڕێکرد بەس من نیمە سەبارەت بە ڕێنمایت بۆ هاوڵاتیان چی دەبی پابند بن دوور بن ئێمە لە بدایەوە هاوارمان دەکرد کاکە پابند بن دەیانوت درۆیە بەڵام ئێستا ڕزگاری حالیان ئێمە 90% هیچ مشکلەمان نیە 10% هەفتەی داهاتوو نامینی ڕزگاری دەبتە سیستمێکی زۆر بەقوت نەخۆش دێتێرە یەکسەر هەموو عیلاجی لە بۆ دەکرێت هەموو شتی لە بۆ دەکرێت عینایە هەموو حاضر دەکرێت چەند ڕۆژی یعنی داهاتوو نەخۆشمان و مردیمان زۆر کەم دەبیت. دکتۆر جەناب تا وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری ینی بەوردی ئاگادارن لە دۆخی نەخۆشەکان لە کارمەندانی تەندروستی لە دکتۆرەکان کێشە و گرفتەکان دۆخی کۆڕۆنا بە شێوەیەکی گشتی لە هەولێر ئەوەی ئێمە دەیبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی مردن زیاد دەکات بۆچی دکتۆر؟ چکە لەبەرەوەی ژمارەی داخلبوون زیاتە لەبەرەوەی بە دەرەجەیەک هاوڵاتی پابندی ڕێنمایی تەندروستی نییە لە دەرەوە لەبەر هەندێک ڕێژەی توشبوان زۆرتر بووە لەبەر هەندێک کە ڕێژەی توشبوان زیاد دەبیتن ڕێژەی مردنیش زیاد دەبیت باشە گەیشتینە تا ئەو دۆخەی دکتۆر تۆ بەڕێوەبەری دۆخەکە لە کۆنتترۆل دەرچوو بێت کێشەمان بۆ دروست بوو بێت ئیتر تەواو هەر کەسە بۆ خۆی تا ئێستا دۆخەکە لەژێر کۆنتترۆلە بەڵام ئەگەر خەڵک پابند نەبی دۆخەکە لە کۆنتترۆل دەردەچی وەکو وڵاتانی ئۆڕۆپا وەکو ئەمریکا دۆخەکە لە کۆنتترۆل دەردەچیتن ڕۆژانە مردن زیاتر دەبی و ئەو عادەدەی کە هەیتمە ئەو ژمارەی کە لە دکتۆر و کارمەندی تەندروستی هەیتمان لە ڕاستیدا لە هەولێر بەشوەی ناکە بەشی خزمەتی و چارەسەکردنی ئەو هەموو نەخۆشە بکات باشە ئەوەی کە من بینیم تازە چەند نەخۆشێک 4-5 نەخۆش بە چاوی خۆم بینیم تازە داخلی نەخۆشخانەی ڕزگاری دەبوو تەماشای ستافی کار دەکەم بە بەردەوامی دێن و دەچوو دکتۆر دێ کارمەند تەندروستی دەچوو زانم مشغوڵەتێکی زۆرە کارێکی زۆرە ئێوە کێشەی کەمی ستافتان نییە پێویستیتان بەوە نییە کار نەخۆش زۆر بێ کارمەندی زیاتر بێتەم نەخۆشخانە باکەیدی ئەمە کارمەندی تەندروستی زیاترمان پێویستە دکتۆری زیاتر پێویستە بەڵام کارمەند و دکتۆر بە ڕۆژێک دروست نابیتن ئەمە کێشە چکەمان هەیە زۆر جار دەبینی دکتۆرەکە تووشی کۆڕۆنای دەبی خۆی توش دەبی یان کارمەندەکە توش دەبی بەدایان کارمەندمان لەو نەخۆشخانەی توش بووینە بۆ بگرامە کارمەند دەشمان بەداخەوە کۆچی دوایی کرد لەبەر تا ئێستا کارمەندان کۆچ تا ئێستا لە نەخۆشخانەیمە لە نەخۆشخانەیمە ڕزگاری یەک کارمەند کۆچی دوایی کردووە توش بوو شتا زۆرە توژمە یەک لەوان سەرۆکی پەرستیارانە سەرۆکی پەرستیاران کە خۆی لەناو کە مەسئولی تەنظیمی پەرستیاران کە توش بووە بۆ لەناو نەخۆشخانەکەمان داخل بووە فەمە داوا لە هاوڵاتیان دەکەینەوە لۆجاری سێم و دێم و هەزارەمین دەرەین پابندی ڕێنمایی تەندروستی بن چونکە لە تااقەتی مەدەر دەچیتن لە کۆنتترۆلی مەدەر دەچی لە کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی دەردەچی کە خزمەتی ئەو هەم هاوڵاتی بکاتن ناتوانین چونکە لەبەرەوەی ئەمە پێی لە ئەپیدیمیۆلۆژی دەردەچیتن لە مەوزوع دەردەچیتن لە کۆنتترۆل دەردەچیتن ئەگە خەڵک پابندی ڕێنمایی نەبیت باشە پشکنینەکان لە دەمی خۆی دەکرێت هەندێک جار لە مناو لەولا هاوڵاتیان گلەیان دەکرد پشکنینەکان لە کاتی خۆی ناکرێت بۆ وەرگرتنی پلازما چاودێری دکتۆر پلازما بە نسبەت پلازمە زۆر جار هەندێک جار دکتۆرەکان قرار دەدەن کە پلازمای بدەن
زۆر جار ئەمە پلازمایە کە ڕێک ناکەویتن ینی بڵد گروپەکە کۆمپاتبڵ نییە ینی ناتوانین ئەو پلازمایی نەخۆشەی بدەینە یەکەی چاک بۆ بدەینەوە نەخۆشی چونکە لەگەرەوەی لەگەخینەکەی لی نابیتن ئەمە تەنسیقمان هەیە لەگە مختبەری مرکزی لەگەر بانقی مرکزی شاری هەولێر ئەو نەخۆشانەی کە لەوێن دەرێت زۆر جار ئەمە نەخۆش چاوەڕێ دەکات نەک لەبەرەوەی حازر نیە لەبەرەوەی پلازمایەکە نیە نەفسی بڵد گروپ ئەوەیە تاخیر دەکات زار هەیە 5 ڕۆژ چاوەڕێ دەکات پلازمانیە نەفسی گروپ چکە دەبی نەفسی گروپ بدرێت جاری شێ لە نەفسی ڕۆژ پیا دەبیتە باش کێشەی پێداویستیمان هەیە پێداویستەکان کەم و کوڕی تێدا نییە تۆزە کەم و کوڕی هەیە بەڵام توانیتمان ئەمە چارەسەری بکەیت. ئەوە شیاب بەردەوام دەڕوارێ وڵە بەردەوام باشە ئەمە حاڵی کارمەندەکانی تەندروستیە لە نەخۆشخانەی ڕزگاری کەوە خۆیان باز دێوە دەکەن لەگەڵ دۆخی ئابووری کوردستان بە پارەیەکی گەم ڕۆژانە خزمەتی نەخۆشانی کۆرۆنا دەکەن. ئەم نەخۆشخانەیە ئێستا بە تەواوەتی شوێنی نەماوە شوێن قەپات بووە ینی لە تاقەی دەرچووەوەندا پێشوازی لە نەخۆش بکە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکە زیاتر دەبێت لە هەولێر نەخۆشخانەیەکی دیکە دەکرێتەوە لە دوای نەخۆشخانەی ڕزگاری بەرپرسان لەم نەخۆشخانەیە دەڵێن تا ڕادەیەک بەپێی توانراوە خزمەتی هاوڵاتیان بکرێت بەڵام زۆری نەخۆش هەندێک جاروا دەکات کەم و کوڕیەکان دروست بن بەڵام بەڵێنی ئەوەیان داوە کە شەو نخۆنی بکەن لە پێناو سەلامەتی هاوڵاتیان ئەوەی لە توانایاندا بێت بیکەن ئەمە چارەسەری دۆخەکە دەکات کە هەم هاوڵاتی و هەم کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی گشتی بتوانن دۆخەکە باشتر بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای سەلامەتی و تەندروستی و خۆپارێزی بۆ هەموو لایەن.